دووبارە سەڵاو. بەڵێ مامڕۆستەم پرسیارەکەمان بەڵێ. پێش ناوەڕەکەەوە بوو کاک نەشوان بۆ جیاب بەڵێ بۆچی جیابەتەوە. کاک نەشوان زۆری هەڵدەمێکە ینی دا موتەمەریەکەوە هەوڵەدایەکێتی چاکە، ینی مێشتی بکاتەوەیەکێتەکەی جاران و سیقەکە بگەڕێنێتەوە بۆ خۆی و بۆ خەڵکەکە و ینی ئێستا خراپیەکێتی بۆچی بۆ خراپ بووە سیقەی نەماوە. ئەو یەکێتی لە ناو شار و شعر و شانامیان پێ ئەوت و یەکێتی نیشتیمانی کوردستان وا بوو، ئێستا عکسەکەیەتی ئێستا خراپە بۆ خەڵک و خودی خەڵکی داگیر کردووە. ینی ئەو شعر و شانامەی کە ئەمانوت پێشتر لای خەڵک وا دەرنەچوو. کاک نەشوان ویستی وانە بێ چاکیکە بە مام جەلالی وت ئەوە بوو ماوەی ڕیفۆرمان دروست کرد ئیمزا کۆکرایەوە نازانم چی خولاسە مامجال خودی خۆی حەزی نەکرد چاکیکە ئێکە حەزی نەکرد مشتی من لەگەڵ ئەم تەرکیبەی ئەم نەوعەیەکێتیان نابم ناتوانم هیتر هاتە دەرەوە و ئەو گردەمان دروست کرد کە ئێستاکە هەیە بەڵێ کومپانیای وشە و بەڵام باس لەوە دەکرێت کە خودی نەوشیروان مستەفا کەسی دووهەمی ناوێکێتی نیشتمانی کوردستان بوو خۆی نەیویستۆ گۆڕانکاری بکات ئەگینا دەیتوانی بیکات مەبەستی بۆ کە لە یەکێتی بێتە دەرەوە ناوڵ هەر نیانێشت تەگەرەی زۆر بوو مەسەلا بڵێن ئێخە لە هەموو یەکێتیە هەشت مەکتەبی سیاسی لەگەڵا بوو بە هەشت کەس ئەو بتر وردە هەرکی بەنەوەیەک چوونەوە لای مامجال ئەوەی کەمایە ئەم جەماعەتێک کە ئێستاکە هەیە لەگەڵایەتی خۆ بە درۆ وای نەکرد تۆ کۆبوونەوە کرا مامجال کۆمەڵی وعدی پێدا من خۆ ماگام لێوتی چاکیەکەین وا ئەەکەین ئەماکەین بەڵام عکسەکەی دەرچوو وایە نەکرد نەویست چاکیکە ئەینا چاکردن زۆر بەسیتە کۆمەڵی خەڵ لابەی کۆمەڵی خەڵکی باشتر دێنی اینجا تەوجییانەکەی وا بکەن ئەمە بکەن سەرەت و سامانی خەڵکێنیت ئەوەی کە هەتا ینی ئاشکرایەکەی بۆ حیزبەکەت بۆ تەنزیمەکەت بۆ خەڵکەکەت کە سیقەی بە تۆ داوە وەکو یەکێتی وردە وردە ئەتوانی چاکی بکەین نەویست چاکی بکە بەڵێ ئەگە بیستا چای وە کاک نەشوان خۆ سەری نایەشات جابێتەوە لە خەباتێک کە خۆی سیئۆنە ساڵە خەریکێتی بەڵێ ئەی هۆکاری دەرچوونی تۆ لەگەڵ کاک نەوشیروان مەبەستمەوەیە کە کاک نەوشیروان جیابوویەوە تۆش کەوتی لەگەڵەوە بەڵێ هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێنێتەوە وڵا هۆکار بۆ کاک نەشوان تەمەەن خۆ نەوێ بە وەسفی کەیسە من لەگەڵێم پیاوێکی خاکیە پیاوێکی عاقڵە پیاوێکی دوربینە پیاوێکە هیچی بۆ خۆی ناوێ لە نەوتویەک دراو خانوویەکە خانووی بەلەدەیە شارەوانیە پیاوێکە ئیترەوە هەموو خنا خەڵک مەشهورەکە پیاوێکی حەز لە پارە و پول و ڕفاهێت و ئەوانە ناکە و حەز لە چاکردنی خەڵکە دائیمە نەسیحەتی و ئامۆژگاری باشە دەکە قەت مەتحی بەرەو ڕوو ناکە وەسفی بەرەو ڕووی نییە شتێک تێ بێ ڕێک بەخۆتەڵێ ناچێت لەم لاولا ئەوە بکانی هەر ئەیبێکتە بێ ڕێک بەرەو ڕووی خۆ دەڵێ هی ناچێت لەم لاولاوە خۆت دانیشی وەسف بکە و ڕۆیشی زەمت بکە پیاوەکە بەڕاستی خزمەتی خەڵک بە خەڵک ینی ئەگەر ئەم دوو حیزبە بدەن دەست ئەوە و حکوومەتەکە تەسلیم ئەوکەن بنەوە تۆ چی لێکە بکەیت بڕاتێ بەوایەک دوو ساڵێکا بە حکوومەتێک شار لە شانی حکوومەتە ئەوروپیەکان بە ینی بەرنامەی ژیان وادانە مەسەن تۆ پارێ زۆر هەیە لێرە لە ئەوروپا چییە زەریبەیە و عەقڵە هیچ تریان نێخۆ نە نەوتیانە نە هیچ هەنە لێرە هەرچی معدەنە هەمانە بەردمان هەیە مەڕمەڕمان هەیە کریستاڵمان هەیە نەوتمان هەیە گەچمان هەیە هەرچیت بێ هەیە سەرۆتێکی زۆرمان هەیە بەس خەڵکی پاگنێ لەسەر ئەم سەرۆتە بەگڕی بخە مەسەن لە ئەوروپا قانون هەیە لێرە نییە زمانی ئیجتیماعی هەیە لێرە نییە هەموو کەسێک مناڵ لە دایکە بێ لەو ڕۆژەی حمل وەرەگرە دایکی معاشەیە ماگانە 100 ئێرۆ 50 ئێرۆ ئەدرێتێ دایکی بیخوا بیکە بە ڤیتامین بۆ مناڵە سەقەت نەبێ حتا لە دایکە بێ اینجا 400 ئێرۆی ماگانە هەیە ئەم دایکەی بۆی بەخێوکە هەتا ئەخوێنێ و جامیعەتەوەکە معاشی خۆیە پێویستی بە کەس نییە لێرە ئەمە نییە ئەو زمانە نییە قانون نییە ئێستا مەسەن خزمێکی کاگاوت قارەمانی یەک دوو گەنجن گیران لەسەر دووسێتە بە بەنزین دووسێ ساڵ حکم دراون یە خەڵکیشی قاتیلا سوڕێتەوە ئەو قانون نییە بەڵام مامڕۆستەم تۆ باسیەوەت کرد کە نەوشیروان مستەفا لە خانوویەکی شارەوانیدایە لە بەرامبەردا ئەوانەڵێن کە ئەو گردێکی داگیر کردووە تەنانەت لە دەستپێکردنی چاکسازی و بڵین گێڕانەوەی مڵک و ماڵی گشتی و ئامادەنی ئەو مڵکەش کە مڵکی گشتیە بیگەڕێتەوە ئێوە چیاڵێ حەزەکەم لەسەر ئەو ڕقی بەدیم زاکەم بەیانی گردەکان دێنە بەڵامان هەرچیان نێبیدەنە خەڵک ئەوان هەرەوە ماوە شارەکان تەلبەنکەن
تەلبەنی کەن و چوار دەرگای تێکەن وەکو دیار بکرد بڵێن ئەمە شاری یەکێتیەوە شاری پارتیەوە شاری فلان مەسئولەوەمەی فلان مەسئول ئێمە گردێکە گردەکە ئەو گردەمان بەگردۆ کۆمەڵێت دار و بینایەکی تیاوە تەلەڤیزۆنی تایە ڕۆژنامەی تایە چاپەخانەی تایە هەر دقەیە لە دەقەکان ئەوان بێن دوو پیاوی باش پێلایەن بکەوێتە کۆکردنەوەی سەرۆت و سامانی یەکێتی و پارتی تۆ خۆ دۆرە من کیلو قوفری گرد دەکردنە بڵێ باش ئەو گردە خۆی یەمەنی هی کەس نییە بڵێ هی خەڵکە بڵێ تاالبانی لە دوایین دیداریدا لەگەڵ لە شەرق لەوسەد دەڵێت کە نەوشیروان مستەفا بە ناوی پەیمانگایەکی استراتیژیەوە وەکو گوژمەی یەکەم بڕی 10 ملیۆن دۆلاری لە تاالبانی وەرگرتووە بەڵام دواتر هەر بەو 10 ملیۆن دۆلارە تەلەڤزیۆنێکی داناوە ڕۆژنامەیەکی داناوە بە پارەی یەکێتی لە یەکێتی داوە پارەیەکێتینە پارەی خۆمانە هیچ نیە 10 ملیۆن دۆلار هەر من ڕەنگ 100 ملیۆن دۆلارم کرد با 100 ملیۆن دۆلار شەقم لە بەردەڵداوە هەر خوێنم ڕژاوە جووتێ برام شەید بووە خۆم 6 کە ڕەبری نار بووم پارەی خۆمان خۆمامجار وازانی سەرۆتی باوکێتی بۆی ماوە تۆ ئەماندا تێقێرمان پێکە خۆمامجاری خۆی نییە ئەی لە شاخ لە قاسمە ڕەش بوو دوو هەیوانی کێ بوو کاک مەسعودی لە ڕاژان بوو دوو ژوور و هەیوانێکیانە بوو ئێستا وڵاتێکیان داگیرکەوە یەکی 400-500 دۆنم ئەرزیان داگیرکەوە یخۆ گردەکەم بەقی خانۆکەی مامجار نابێ دەدە باشان ئەی ئەمەی کۆی ئەی ئەمەی ڕانێ ئەی ئەمەی وڵاتانی دەرەوەی ئەوەی بەرلین ئەوەی فەرەنسا ئەوەی لەندەن ئەوەی لەبەرەوە باز لە سەرۆت و پارە بکەن خۆیان زەرەکەن ئێمە هەیە نیە گردێکە بۆ گردەکەش لێ نەمان شاریەوە تۆ یان ئەگە وەختە بیوتای من مام جلال 10 ملیۆن دۆلارم بدەرێ و ئەم تەنزیمە دروستەکەم یکەم بەگشت خۆتە 10 دۆلارێدایە ئەی تەبعەن وەرمان کردو هێشتا قەرزارمان ڕۆژی حەق حسابیش دێ چۆن ئێرانەکەی ئەیدەس نەسپی حەق حساب حەق حسابیان لەگەڵاکەن دنیای ئەوە نەما دنیای هەر ڕەشەی گولە ئاربیجی و تفەنگ نەماوە دنیا ئینتەرنێت وەکو باسمان قسەی کردن دنیا چۆن گۆڕاوە فلس بە فلس چۆن ساکە حساب لەگەڵ حوسنی مبارەکەکەن قایبل ئەمان لەوان دەوڵەتتر بن حوسنی مبارەک گەورەترین قایدی مصر بوو یەکێک لە قایدە گەورەکان بارلی فیشکان ئەوە تا هەڵتەخوا کە لە بچەکەم تۆزێ بۆ شلکەنەوە ئەو حوسنی مبارەکە لەبەرەوە ئەوە نەما ئیتر ئەمان هەڕەشە و گوڕەشە بکەن و ئەم جارش خەڵک قبولی ناکە بەرتێڵای بدەن و ئەم شارش و گەنجەکان قبول ناکەن بیان خەنە کۆستەر و لەو دەشتە سوکایەتی بە کچەکانمان بکەن ئەوە نەما باش بزان ئەوانەی تر ئەو هێزش ئیتر بەیان ناکە چون خەڵک گەزانێ هێزی خەڵکە تفەنگ نانا بە خەڵکەوە وەکو باسمان کرد پێشتر پێشمەرگە یعنی خەڵک دیفاع لە خەڵک من بۆیە پێشمەرگ دیفاعم لە خەڵک کرد خۆ لەسەر قاچاقچێتی مدینار نەبووم تفەنگم بۆ خەڵک کرد بۆی خەڵک ئازاد کەم بەڵام ئەوان ئیستا فەوجولیوا دروستەکەن بۆ گیان خەڵک ئەی بۆ ناچن بۆ قەرەتەپە و مەندەلی و خانەقین و ئەوانە هەر بە قسەی بریقوباق مادەی 140 و ناوچە تاپڕ هەر مشکلەیەکە بێت لە کورسان وڵا ئەزمونەکەمان تێکە چێ خەتەرمان لەسەر کام ئەزمون ئەوەی ئەزمون بێ لە خەتەرانیە بەعز نەماوە شەڕی ئێران عێراق نەماوە شەڕی ناوخۆ نەماوە ئەوەی کە تێکە چێ پارەکەیە کە لە ئەزمونەکانی پارەکەمان لێ تێکە چێ حسابیان لێ تێکە چێ بەڵام تۆ پێ دوانێ هێشتا چاوی وڵاتانی دراوسێمان لەسەر بێت سووریا تورکیا ئێران تەنانەت عێراقیش ڕەنگە یەکێک جاسوس و ماسوس و بەعزێشتی تەخریبی بکەن بەڵام یەک حکومەت ناتوانێت تەداخل لەم عێراقیە بکات جارێکی تر ئەو زمانە ڕۆی وەکو باسمان کرد زمانی علمە زمانی عولەمەیە زمانی ئینتەرنێتە زمانی عەقڵە زمانی ئەوە نەماوە حیزبێک گەورە حیزبێ بچووک باتە بەرار بجێت دۆڵێکەوە بخینچێنێ ئەوە نەماوە هەر کەناڵی فەزای بزان چەندمانێ کورد لەبەرەوە خەڵق قبوڵ ناکە هەر لە ناو ئایلەکانە خەڵک دروستە بێ ئەچێتەوە بەگشت خۆیانە چووکم زوڵم ئەڵێ گەشتوە دەرەجە یعنی دەرەجەیەک تۆ بڕۆسی سەوڵەکەکە ڕۆژانە بڕۆ مقابلەی خەڵک بزانە مەکتەبی تەواو کردو تەزبیح بەعادە چی بکە شوێنێک نیە لێ بحەسێتەوە شوێنێک نییە ئەوەی وەکووتمان سەیرانگای ئەوان داگیران کردووە هەرچی پارێ لای ئەوانە تەلەبەی جامیعە زیرەک مەسەلا یەکەمی جامیعەیە ئەچێ کرێکاریەکە لە هاوینە لە باتی بنێرە بۆ یەکێ لە وڵاتەکان بخوێنە هەتا مناڵی خۆیان وەستا بێ و کە سوکاری خۆیان وەستا بێ زەمالێ بۆ کەس وەرناگرن یعنی خەڵک خۆشی کردوەوە جاران مەسە هەنیشتەی من خۆم هەنێشت بوو نەمەزانی بەڵام ئێستا تێگەیشتوم و تەلەڤیزۆنە بینم و ئەنتەرنێتە بینم و ناکەی مام ڕۆستە مەس ناکەی هەنگاو بۆ چاکسازی نراوە بۆ نمونە ئێستا دەبینین بە نسبەت ناردنە دەرەوەی خوێندکارانەوە بەرنامەی تواناسازی هەیە چەندەها کەسی بڵین فەقیر و فوقرا مناڵی بێواستا تایە بڵین سوودمە نەبێ هەست ناکەی
بەم قسەی تۆ بێ هیچ دروستکاییەک نەماوە یاخود هەنگاو نراوە بۆ چاکسازی و ئەبێ پشگیری لێ بکرێت کە تۆ لە 2023 وڵات ئازاد بوو قەناوە پێشتوتمە حەسارمان لەسەر و سەدامە لە 2023 بۆ ئێستاکە چەند ساڵ حوت 8 ساڵ 8 ساڵ 8 دانە ساڵ ئەوروپا پاش 7 ساڵ پاش دوو حربی وێرانکاری من ئەو نوێرنبێرگە هەیە بە ڤیددیۆ بەس کنیسەکەی لایەکی مابوو بڕۆ هەر نازانی حربی تیا بوو بە 7 ساڵ هەمویان چاکرد هەموو ئەوروپا خۆزانای ئەوروپا زمانی هیتلەر چی لێ بە 7 ساڵ خۆیان دروستکەوە ئەمان 20 ساڵ لەسەر حکومن بەخوا ئاخ ئەزمونونەکە ناسکە ئەخ ناسیەکەی حکومەتەکەمان ساوایە ئەمە کەی سیمەڵ دەرەکە یعنی مە قەلە ڕەشن بە 40 ساڵ 8 ساڵی بلوغ بن چیە بڵێ دەسەبەی بوو هەر شتێ کاکە ئەما دەستێکیان لە پشتەوەیە وڵای دەستی کەسمان لە پشتە وڵای نەپیاوی ئێرانی نەپیاوی عراقی نەپیاوی تورکیای نەپیاوی سووریای نەپیاوی کەسم پیاوی میلەتەکەی خۆمانین ئەو گردی وشێ 10 ملیۆن دلار داڕن 50 ملیۆن مانتیا سەرف هی خەڵک تۆ دەوڵەمەند بووی هاتووتی باسم مەکەن ئەوە ملیۆنێک ئەوە تۆ 500 بە پارەی خەڵک و گردەمان دروست کرد پێت وایە جیابوونەوەی گۆڕان لە یەکێتی لە ڕووی بەهاوە لە کارەساتی هەکاری و لە جیابوونەوەی سۆسیالیست لە 1970 کەمتر بوو بێت مەقسەد چۆن بوو جیابوونەوەی تاڵەبانی لە دوایین دیداریە ئەڵێت لە جیابوونەوەی گۆڕان کارەسات بوو بۆ ئێمە پێمان ناخۆش بوو بەڵام هێندەی کارەساتی هەکاری و هێندەی جیابوونەوەی سۆسیالیست لە 1970 کاریگەری نەبوو لەسەر ئێمە مەبەستی ئەوەیە بە وێستگەی زۆر سەختتردا تێپەڕیون بۆیە ئێستا جیابوونەوەی گۆڕانیشان تێپەڕاندەوە وڵای خۆی نازەمەگە باز جیابوونەوە بکە خۆی لە 64 جیابووە لە پارتی چوو بۆ هەمەدا هاتەوە وەنا ئەوانە هەمووی زەربە نەبوو لە ئەوانە زەربوو بێ ئێمە هاتوین بەعکسەوە ئێمە تەنزیمێکمان دروست کردووە خەڵکمان وشار کردوەوە نەحەقی قبوڵ نەکە دەردی کابراسە تەلەڤیزیۆنەکەوتی وتی ماڵ گۆڕان و معارەزە ئاوا بێ سازانین بودجە چییە خەڵ نێزانی بودجە چییە خەز نێزانین شەفافێت چییە بەڵێ لەبەرەوە ئێستا خەڵ فێری شەفافێت بووە خەڵفێرەوە بووە راپارەکەم چی لێ هات مەبەستی من ئەوە بوو کە جەلال تاڵەبانی دەڵێت ئەوەی شت قەڵەسە دوتی زەربەڵێ ئەڵێت جیابوونەوەی گۆڕانیان تێپەڕانەوە چونکە ئەوان بە کارەساتی گەورەترا تێپەڕیون کارەساتی هەکاری جیابوونەوەی سۆسیالیست مەبەستم ئەوەیە ئایا جیابوونەوەی گۆڕان هێندەی کارەساتی هەکاری و هێندەی جیابوونەوەی سۆسیالیست ینی گورزی لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەداوە وڵا بێ لە خۆیان بپرسین ئێمە پێمانە زەرمان لە کەس نەداوە قازانج نەبێت چونکم ئێمە ئێستا خەڵکمان فێری ئەوە کردووە بزانێ پارەکەی چی لێ دێ لە 1970 چی لێ دێ ئەم نەوتە ئەڕوا بۆ کوێ پارەکەی چێ بۆ کوێ نەدە هەموو شێ علی کاک علی خۆمان ئەوەی لە تەلەڤیزیۆن شەرحێکا بودجەکە ئەمنە تریلیۆن و مریلیۆن و نازانم بە مەلیارەها دۆلار و دینارە ڕات کەس هەر نازانێت لە کوێیە ئێستا بۆ خەڵکمان ڕوون کردەوە وردەدا بۆیان ڕوونەکەنەوە باشتریش ئەم پارەی خۆتیان حسابی بکە هەموو مناڵێکی ئەم وڵاتە ماغانەیەکی ئەکەوێ بە بێ ڕەش قات سەرسبی یا وڵاتانی خەلیج ئەبا بەهێز نەبێت لە تۆزی عقل لە خەلیج فێر ڕۆستەم تۆ پێ دوایە جیابوونەوەی گۆڕان زۆر کاریگەری لە یەکێتی کردبێت و وڵاتەمان کاریگەری هەیە بری کاریگەری نەبووە ئەی چۆن کاریگەری هەیە بەڵام بەعکسە بێ فەخری پێوە بکەن گۆڕانێک دروست بووە خەڵ شانازی پێواکە گۆڕانێکی پاک و چاک دروست بووە کەس ئێستا لەو گردە کەس نەباسی پارە ئەکە چای و قاوەی خۆتە خۆیت و قسەی باشەکەی دوتاوە یعنی خەڵک وا ڕاهاتوە لەسەر یەکسانی لەسەر عەدالەت لەسەر مافەکەی خۆی بزانێ مافی چییە مافی چۆنە ینی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 36 ساڵیادی دامەزراندنی حزبەکەیدا داوای لە ئێوە کرد داوای لە سەرکردەکانی گۆڕان کرد بەبێ ئەوەی ناوی گۆڕان بێنێن کە بەڕابردووی خۆتان دابچنەوە ئێمە ئەو ئێوە بۆ ڕابردومان چێتی ڕابردومان ئەمەە پاکە نەمەبەستی ئەوە بوو کە ئێوە لە ناو یەکێتی بوون و بەشێک بوون لە خەباتی یەکێتی بەشێکن لە ڕابردووی یەکێتی بوون ئێستا پشتان لەو ڕابردووە کردو نە پشتمان تێنەکە بەعکس ئێمە لەسەر ئەو ڕابردووە سوورین ئەو ڕابردوو ئێمە ئەوان وکو مریشکە بەکڕاتون سەر هێلکەی خەڵک ئەوان هاتنە سەر خەباتی ئێمە هین هەیە هێلکە هەیە دایانە مەساهی قەلە خەنە ژێر مریژ مشکە خەنە ژێر قەل ئەوان هاتنە سەر خەباتەکەی منی هەڵنشتون ئەوان فەخر بە خەباتەکەی ئێمە واکرد ئێمە زۆر فەخر و شانازیەکەن ئەوەی کردومانە دژی سەدام حوسێن کردومانە بۆ خەڵک ئەوان هاتنە سەر حازری
لە سەتا هەشتای یەکێتی ئەوانەی کە هەن هاتوونە سەر حازرەکەی ئێمە ئەو خەباتەی کە ئێمە کردمان ئەوان هاتوون لە ئێمە وەرگرتوەوە هینی پێ بە وەک چۆنڵێ مزایدەی پێواکەن ئێمە پێشمەرگە بووین بۆ خەڵک لە خەڵ لامان نەداوە ئێسش دیفاع لە خەڵکەکەین و ئامادەین لە پێناوی ئەو خەڵکەشە ئێسش بمرین بەڵام ئەوان وانین ئەوان ساڵ و ساڵی جارێک ملیۆن 2 ملیۆن دلار سەرفەکەن لە هەڵپەرچێ و پەڕۆبادانی تۆ یاد بکەڕ بڵێ ئەمساڵ لە یادی یەکێتیا 2 خەستەخانەی چاکم کردەوە لە یادی یەکێتیا ئەوە معاشی گەنج ئەوەی لە جامیعا خوێنێ ئەوم بۆ کرد ئەوە یادە نەک تۆ پەڕ بکەی بە چاو خەڵکا و خەڵکی ئاچکەیت و قسەی هەلە قومەلق بکەن وەڵا پەشیمان ببن و لە چی پەشیمان بینەوە نەدزیمان کردو نە ماڵی کەسمان بەتاڵان بردو نە پارەی کەسشمان لایە و ئەوانە ئەبێ بخوانە بچنەوە کە خراپیان کۆ بەرامبەر بەگەلەکەیان کە ئاواتەکانی خەڵکیان هێناوەتە دی ئەوانە بەخۆیانە بچنەوە بێن داوای لێبوردن لە کەسوکاری حەڤەی شوبات و لە کەسوکاری ئەو کەسە ئەو تەلەبە جوان و ئەو سوحوفی و ڕۆژنامە نووسە جوانانە بکەن کە بەرشەکاندان و یەکێک وەکو کاکڕێبین هەردی وەڵا لەم بێنە وتیان وڵا کاکڕێبین قسەی خراپێکەوە چی بدۆ بەعس ڕاستەکە مزاهرەی کە لە جامیعە بەعز وای لێ نەکردووە بەڵام ببوورە مامڕۆستەم ڕەخنەی کەناڵەکانی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قسەکانی کاکڕێبین هەردی ئەوەیە کە ئەو گردبوونەوەکانی دەوری بڵین لە ئاهەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بە کاتی بەعس وەسف کردووە ئایبە ئایا دەکرێت ئەمە بەوە بشڕێتی ئەوی جوای باتەوە پێویست ناکە خۆیان سەغڵەتکەن منم تۆ کوڕێکی خراپی تو بڵێ باڵا خراپ نیم چاکم تۆ خراپی بۆ میسباتکە خراپ ئەو هەموو جانان ئەو سەرگرتوێتی هەموو گەنی شین و مەربوو بۆ وایان لێ کردبوو قێستەکە پیاوێکی هونەرمەند پیاوێکی نووسەر کوڕی ئەحمەی هەردی ئایلێکی محتەرەم و مؤدەب تۆ باشە چی کرد و پارێکی خوارد وایان لێ کرد ناکەتی بڵێ باس هێشتا باشە لە پشتی هێرشکردنە سەر ڕۆشن بیرانەوەی ئەو حکومەتەی کە لەم شارایە هۆکارەکە چییە؟ ها بۆچی هێرشیان دەکەن؟ قسەی حەقەکەن نادە حەقتاڵە ئەچۆن باشە ڕێبین هەردی باسی چی کرد خۆ نەیوتۆ پارەم بەنێ نەیوتووە شتێکی خراپی نەوتۆتی ئەمە خراپە ئەوە باشە ئەمە خراپە ئەوە باش وانە باش و خراپی خۆتە بۆ خەڵک بۆچم لێدەم بڵێ بۆ ئیسپاتەکەم کەوانیم مەسە تۆڵی سە تۆ بەنوتە قادسیە گەڕەکەی تۆ بۆم ڕوون کردەوە بۆ خەڵک قوتعەکە بەناو من شارەکەی منێ بەڵێ جیابوونەوەی گۆڕان لە یەکێتی جیابوونەیەکی ئاشتیانە بوو بەڵام لە ئێستادا شێوە شەڕێک گەر بەچەکیش نەبێت لە میدیاکانیانە دەبینرێت ئەوەی ئەمە چییە؟ وەڵ هەر ئەوەی من ڕاستیەکان نەخێنە ڕوو ئەی ناخۆ جنێمان بە کەس نەداوە ڕەنگە جاری بار مەسە قسەکە تۆزە ڕق بێ ڕقیش خۆ هەر حەقە بۆی ڕقە چووکم تۆ ئێمە باسیەوەکەنەوێن بودجەکە چی لێ هات باسیەوەکەن گومرگتان چی لێ کرد باسی ئەوەکەن ئەم هەموو جادە ئەم ڕۆی کردن دووبانی هەڵێتەکێنن بۆ مقاولێکتان سژن نەکرد ئەوەی ئەم شتانە ئەکا خراپێکە بۆ بانی ناکەن محاسبەیەکی بکەن بۆ قانون بەرپانیە ئەمانەمان باس کردو خۆ نەماوە تۆ هەموو گۆڕان خوازێمانی 2 ملیۆن دلار دیناری بۆ بڕنەوە ئێمە باسی ژیانی خەڵکەین سەو تەلەڤیزۆنە ئێوە خۆی گۆڕان نێن و هێنین ئەوە تا هەموو ڕۆژانە شتی وە حەق و ڕقق ئەڵێن کەێنێنیش ناوێ لەبەرەوە ئەبێ بێن بیستوتێن دووبارە ئەیکاتە منی زعم بۆ چییە کە شتی حەقیتیا باز نەکەم کە داواکانی خەڵکی باز نەکەم ئەیکەواتە من 40 ساڵ پێشمەرگە بووم لە بەعز نەترسام لە دەبابە نەترسام ئێستا قسە حەقان نەتوانم بکەم لەبەروی ئەزمونونەکە تێکجە کام ئەزمون بڵێ وەنیە ئەبێ باسیکەی مەسەلا بڵێ تۆ لەم پرسە بڵێ کاک ڕۆستەم ئەم خانۆ لەکوێ بوو ئەی بنیە بۆ دڕوو نەکەم لەکوێم بوو چۆنم پیا کرد وەنیە من باشە ئەوە ئەمە گردەکەمان ئەوەی گۆڕانە هی هەموو گۆڕانە هی یە کەس نییە هی کاک نشوان نیە ئەی ئەمەی دەباشانی کێ ئەی با بۆمان ڕوونکاتۆی کێ مەسەم لەڵێم ئەم سیارە لەکوێ کڕی ئێ بۆم ڕوونکەرەوە چیتە ئیلاوی بە تێڵاو بێتە سەرم ئەمانە زۆر سێرن وازان زمانی شاخە حیزبێتە قوتدا کەس بە کەس قوت نادرێ 8,000 بەرزانی ئەنفال کرا بەرزانی تەواو بوو 182,000 گەنج و ژن و پیاوی کورد ڕۆی کورد تەواو بوو پەلامار سەرایاندا ئێستا هەموو ماڵە سەرایە ئەو بۆڵە چۆتە هەموو ماڵێکەوە باشە بەهات نایە جەماعەتی حکومەت
بە ئاخری باتە بەر دەرکی سەرا بیان تا ئەی دەرکی سەر ئازادی چیتانێ دوو قسەیان بە خەڵکە بەقەی خەڵکە چەکدار هێنا لەینەوە لە دیالەوە ئەی برادرێ نەوتە وڵا بۆیە بە عەربی قساکەن سلێمانی عەربی نازانێ ئەخە معقولە سلێمانی عەربی نەزانێ ڕاستەکە وازان زمانی چلەکانە خوێنەوارکەم بێ بزوتنەوەی گۆڕان هەمیشە باسی نانبڕی نەکات بەڵام دەوترێت کە ئەم نانبڕینە پۆستە باڵاکانی بڵین بەرپرسە باڵاکانی ناو گۆڕانی نەگرتوێتەوە بۆ نمونە تۆ خانەنشینی پەرلەمانم بە پلەی پارلەمانتار خۆم پەرلەمان بووم 5 ساڵ پەرلەمان بەڵام ئەوانەی کە پێشمەرگە بوون و نانبڕاو بوون ئایا پێشمەرگە نەبوون با پێشمەرگە بوونی غەدرە مش ناڵم باسی ئەوە ناکەین بۆ ئێوەی نەگرتوێتەوە بۆ قبولی ئەکەن کە خوارەوەی خۆتان بگرێتەوە و ئێوە نەگرێتەوە مەبەستی من ئەوەیە چکە پارلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕانیش ڕخنە لەوە دەگرێت دەڵێت دەبواە ئەوانیشی بگرت بایەتەوە یان ئەگەر نەشی گرتوونەتەوە خۆیانەوە پارەیە ڕەتکەنەوە تۆ چی ئەڵێی وەڵاوە خۆ پرسیارێکی بەجێ و بەڵام لە هەموو وەختێکە کە باسمان کردو نابێ ئەو شتانە بێ و نابێ بیبڕن و بڵێن ئەو پێشمەرگان ئەوان ئیدعاکەن ئەوەی ئێمە حکومیە ئەوەی ئەوان حیزبیە مەسەن پێشمەرگە کە پێڵێن پێشمەرگە حیزبیە من حیزبێک ئەڵێکە نەفەرەکەی لەگەڵمان نەبێ معاشی نادەمێ ماڵێنمەوە نابێ واش بێ کە تۆڵی پێشمەرگەیان پێشمەرگانی خەڵک هەر بۆ ئیسپاتێکە کە پێشمەرگەی حیزبە بۆیە ناوی پێشمەرگە نێستا ئەڵێ هێزی حیزب مەسەن عسکەری حیزب ئەوەش پرسیارێکی بەجێیە بەڵێ مام ڕۆستەم باس لەوە دەکرا کە ئەستێرەی تۆ بەرەو کزی دەچوو تا هاتنی بزوتنەوەی گۆڕان تۆ دیسان جارێکی تر دەرکەوتیتەوە ئەمە تا چەند ڕاستە وەڵا وەکو چۆن کزیەکە نەبوو بەڵام دەفی خۆ دەڵێ بیر چوو بینەوە بیر ئەی تۆ پۆست نەبێ خۆ لەم وڵاتەیە پۆست ئینسان دەرەخە مەسەلا بڵێن وەزیر بی مدیر عام بی کار بەدەستێک بی خۆلاسە من ئەوانە نەبووم ئەوەی پەرلەمان من پەرلەمان بوون و کۆبنەوە نەماتی پەرلەمانەکەشان ئەو بووم مردار کردەوە شەڕی ناوخۆ بخۆم لە ماڵ هاتمەوە چووم و سەدانی ئەم ئەو ینی تەقریبن بیرچوونی بەڵام کە هاتینە سەر گۆڕان و ئیشمان بۆ گۆڕانە تەمەەن تۆ ئەتە بەر میدیاکانشتە بەر ئەنواعی قڕ و قەڵەباڵغی و خودبەدان لە بەرەوە زیاترکەوتینەوە گەربینە سەر باسی خۆتبەدان و بڵێن بەشداریکردنت لە وتارەکانی 25 حەودا لە هەڵبژارنەکانی کوردستان تۆ بە گەڕوتینێکی زۆرەوە دەبیندای زۆر چست و چالاک بووی ڕۆژانە سەردانی جێگاکانت دەکرد و باس لەوەش دەکرێت کە سەرکەوتنی وەکو دەوترێت سەرکەوتنی گۆڕان لە بڵێن سنووری پارێزگای سلێمانی بەشێکی باشی بۆ ئیشەکان و بڵێن چالاکەکانی تۆگەڕاوەتەوە تۆ خۆت چیاڵی وەڵام فەخری پێوەکەم بەیانی دووبیانیش پارێزگاکان بێ عینەن قۆڵی لێڵەکەینەوە کە لێمان هەڵکردووە ئەرە وەڵا ئەبێ ئەو مافان هەروەین بۆ خەڵک چونکە من بەڕاستی سەرکەوتنی خەڵ لە گۆڕان نابینم چونکە خۆمان بەتەمای هیچ نییە لە کاکنەوشوان و من سوێنتان بۆ خۆم لەوە هەتاگاتە سەر زۆر بەمان 100 بەتەمای هیچ نییە ناڵم گەنجی وەک تۆ هەمانە گەنجن تموحی هەیە مەسەلا بێ بەشت حەقی خۆشیانە ئێمە بەس لە پشت ئەم بزوتنەوەین کە سەری خێن و داواڕەوەکانی خەڵک بێن نەدی ئەجنا خۆمان بۆ خۆمان نەخۆمان نە ماڵناڵمان بەتەمای هیچ نییە بەڵێ فەقری پێوە بارودۆخی ئێستای بزوتنەوەی گۆڕان بەڵێ لە کوردستان و بە تایبەت لە شاری سلێمانی چۆنە بینی هەستەکەی بەراورد بە ڕابردوو بزوتنەوەکەتان لە گەشەکردنا بووە یان لە بڵین کشانەوە بوو وڵا هەر بەرەو گەشەکردن ئەچێ زیاتر چووکم دائما زوڵم و زۆر هەبوو ئەو تەنزیمانی کە معارزن زیادەکەن ئێستش خۆ دەزانی زوڵم و زۆر هەر کۆتایی نەهاتووە و هەر زەخر لەسەر خەڵکەکرەوە لەم ڕۆژانە خەڵکیان بردار کاریان کرد و ئەمان سیرەکەی لەوایە تاک برار وازان بە لێدان حەلەکە هێستا تۆ مەسەن بڵێ مناڵەکەی خۆت هەموو ڕۆژێ هەر لێت هەڵەگەڕێتەوە یعنی هیچ شتێک بە لێدان ناکرێت ئێستا خۆمە چەند ساڵ شەڕمان کرد لەگەڵ بەعسە هەتا ئەمریکا نادی بە ئێمە هیچ کرا یا دوجا حکوومەتی عێراقی بە ئەنفال و بە کوشتن و بڕین و حتا بە کیمیاوی لێدان کورد هیچ تەواو بوو زیامان کرد کەمان نەکرد ئەمەش وایە ئەمان کە مێزی مەفاوزات هەبێ و قسەی باش هەبێ و هەموو شتێک قابلی حەلە هەبێ و ئەیتر بۆ پەنا منبەر
تێڵاو دارکاریکردن و هەڵفڕان و ئەمان زۆر سێرن زمانی حکوومەت ئێمە چون مەز ئەمنێکتە فڕان ئەمە وازە ئەم نەفرێن یە تۆ خۆت حکوومەتی بە یەک تەلەفۆن کاکە وەرە بەسەر بمرە وەرە بۆ دایرە چیم لەسەر چم خۆم بەردەم دایرە پێویست ناکە بخێتە جام ڕەش و بەرشەقی دێت و بەسەر گوێلاک شکاوی بینێت حای خۆتی پێبەری خۆ حای حکوومەتەکەت پێچێ من خۆم محافظ بم ڕئیس حکوومەت بم یەک کەس لەم شارەمەوە بکە قبولی ناکەم ئەچمە بەر تەلەڤیزیۆن ئەوەی ناشە پیانەکەم تو من مەسئولی وحدەی ئیداریەم شارە محافظم ئەوەی لە شارەکەمە خەڵک بفرێنێ چاوی دەرەکەم نایڵم یا دەسڵاتیشم نەبوو وازەیەنم خەڵکیینە لەبەرەوە من محافظیم پێ نەکرا وا نەزان توانام نەبوو دەفم دەنگ نادا بە قسەم ناکەن حیزب ئێوە بە ئارەزوی خۆی بە ئارەزوی ئەو بکەم من نایکەم من خواحافیز ئەی بە ئەوە سەربەرزیە ئەم ئەڵێ کاک فڵان بووە کور ئەخ وڵای معاشەکەم ببڕ ئافرین لەبەر معاش بچی بە خەڵک بێتە بەرشەق لەبەر معاش فەنگ بنێ بە خەڵکەوە دیودە چۆن تەقە لەو خەڵکاکەن لە هەڤەی شوبات و مەگەیتر وەڵی پیا دەزە دوژمنیش ئاوایی ناکە بەو نەوە ئێ گەنجە هاتۆ بە کراس و تیشێتێک و پانتۆلێکەوە ئەڵێ ئازادی ئێ بە هەر بێ ئازادی ئێ بۆی بکە ئازادی بکە لێ پرسم بۆ ئازادیت باوکە بەم شتانە ئازادیم لە باتی بێ گوێ لە داواکانیان بگرن داواکانیان جێبەجێ بکەن مافەکانیان پێشێل نەکەن بەخوا تۆش لە سەرای ئازادی بوو چیم لێکە بۆ گۆڕەشار مەدەی هەڕەشار لە خەڵکەن بە هەڕەشا وەکو پێشتری باسمان کرد هیچ ئیشێک سەر ناگرێت ئللا بە دیالۆگ بە قسەی باش مەسەل ئەرە بینی تونوشلی کەوچێک ئاوە تێکە و چاکە مەسەر ئێماڵێن ئەمە بەرنمەکە ئاوا خۆڕژاندی وتان لە کێنە نەیخوێنێتەوە بەرنمەیەکی ڕێک و پێک تێر و تەسەل جوان ئێبابە لە 150 جێبەجێگە جارێ بۆی خەڵک ئێستا کەس سیقەی بە کۆبنەوە نەما ئەمە نە کۆبنیان کرد پارتیوێکێتی 190 کۆبنیان کرد کۆبنەوە بۆ کۆبنەوە لە پڕمس ئەرە وەڵامی وارە شەمزان گەژی دروست بوو دوسیارە زیل ئەسکەر هاتووە ینی وان بە سیقەی دروست کۆ ناو خەڵکە حتا ڕێکەوتنی باشی بکرێ هەر خەڵک سیقەی نەچمەوە بەخوا ڕەنگە درۆ بێ بڵێ مام ڕۆستەم سوپاس بۆ کاتی پێت بەخشین لێرە کۆتایی بە بەشی یەکەمی چاوپێکەوتنەکەمانە هێنین بینەرانی ئازیز لێرەدا بەشی یەکەمی چاوپێکەوتنەکەمان لەگەڵ مام ڕۆستەم کۆتایی هات تا بەشی دووەمی چاوپێکەوتن بە نیازی دیدار